وەفدی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ باسکردن لە پێشهاتە سیاسیەکانی ئەمڕۆی کوردستان و عێراق پێداگری هەموو لایەکمان لەسەر یەکڕیزی و یەکهەڵوێستی بوو لەسەر بنەمای پاراستنی بەرژەوەندیەکانی خەڵکی کوردستان داکۆچیکردن لە مافە دەستوریەکانی خەڵکی کوردستان لە عێراق و لە پرۆسەی پێکهێنانی حکوومەتی نوێی عێراقا و هەروەها کارکردنی جدی بۆ دایالۆجێکی نیشتیمانی لە نێوان هێزە سەرچیەکانی ئەم کوردستانە ئەم هەرێمە بۆ دەربازبوون لە دۆخی چەقبەستووی کوردستان فراهەمکردنی کات و زەمینەی هەڵبژاردنێکی پاک و بێگەر کە ببێتە مایەی دڵنەوایی خەڵکی کوردستان ببێتە مایەی دڵنیایی خەڵکی کوردستان بۆ ئێستا و بۆ ئایندە لەم بارەیەوە کۆمەڵە گوتوێژی وردمان کرد من دووبارە سوپاسی و دەستپێشخەرەی برایانم لە یەکێتی دەکەم و هیوادارم ئەمە هەنگاوێک بێ بە ئاڕاستەی بەهێزبوون و پتەوکردنی پەیوەندیەکانمان و هەروەها پەیوەندیەکانی سەرجەم هێزە سیاسیەکانی کوردستان. دیارە ئێمە سەردانەکەمان بۆ هەم بزوتنەوەی گۆڕان و هاوپەیمانی لەسەرەوە بوو کە یەکێتی نیشتیمانی کوردستان پێشتر بڕیارماندا بوو کە یەک ریزی گەلەکەمان باشترین چەکە بەدەست گەلی کوردەوە و یەک ریزی حیزبە کوردستانیەکان بۆی لەو نەخشە ڕێگەی یەکێتی نیشتیمانی کوردستان کە هەمان بووە درگامان کراوە بۆ گفتوگۆ بۆ دانیشتن لەگەڵ هەموو لایەنەکان بۆی کە بتوانین یەک نەخشە ڕێگەمان هەبێ بۆ گەلی کورد لەمڕۆ و تایبەتی لەم قۆناغی ئێستای کە عێراقا پێی بەڕێ و لە جگە لە یەک نەخشە ڕێگامان هەبێت وەفدی هاوبەش لە عێراقا گەلی کورد یەک وەفدی هەبێت وەک ئێمە دەستخۆشی لە هەموو لایەنەکانەکەین کە هەڵوێستێکی نیشتیمانی نەتەوەییان نەبووە و ئێمە ئەم سەردانانمان هەم بۆ ئاساییکردنەوەی پەیوەندەکانمانە هەم بۆ یەک ریزی گەلەکەمان بپارێزین یەک ریزی حیزبە کوردستانەکان بپارێزین پێکەوە داکۆشی بکەین لە تەواوی مافە قانونی و دەستوریەکانی گەلی کورد لەبەرەوە سەردانەکانمان بەردەوامە بێت و لە چەند ڕۆژی داهاتووشە گفتوگۆی زیاترەکەین بۆی کە بتوانین باشترین چاکترین نەخشە ڕێگا دابڕێژین بۆ گەلی کورد.